سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە ڕووداوی نۆزدەی ئابی پەرلەمانی کوردستان دەکەین. پرسیارە ڕاستی میوانەکانم دەکەم و دەپرسم ئایا ڕووداوی نۆزدەی ئاب چی بوو؟ ئایا نۆزدەی ئاب تا چەند زاڵکردنی عەقڵی حیزب بوو بەسەر یاسا و پەرلەماندا؟ نۆزدەی ئاب چی لە هەرێمی کوردستان بەرهەمهێنا؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. بسم الله الرحمن الرحیم. نۆزدەی ئاب دیارە توانم بڵێم یەکێکە لەو کۆبوونەوە و دانیشتانەی کە مێژووی سیاسەتکردن لە هەرێمی کوردستانی خستە ژێر پرسیار و بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستانی سەلمان کە لە هەرێمی کوردستان یاسا سەروەر نییە و دەسەڵاتی حیزبە دەنا نۆزدەی ئاب وەکو باقی جەلسەکانی تری پەرلەمان کە جاچێت جەلسەیەکی ئاسایی بێ چ جەلسەیەکی نائاسایی بێ جەلسەی وا هەبووە نیسابی قانونی دەستەبەر کراوە، بەڵام لە نۆزدەی ئاب کە تایبەت بوو بۆ خوێندنەوەی دووەم بۆ یاسای سەرۆکایەتی کە لەلایەن 4 فراکسیۆنەوە هەمواری یاسای سەرۆکایەتی پێشکەشکرا بوو نەتواندرا ئەو نیسابی قانونی دەستەبەر بکرێتن. حاڵەتێکی طبیعیە و لە پەرلەمانی کوردستان لە چەندان جەلسەدا و خولەکانی پێشیش نەتواندراوە نیسابی قانونی دەستەبەر بکرێت و بە حاڵەتێکی نۆرماڵ و حاڵەتێکی طبیعی سیر کراوە، بەڵام ئەوە حاڵەتێک بوو کە بەڕاستی بەداخەوە دەسەڵاتی حزبی تێدا زەق کرایەوە و دەسەڵاتی حزبی بەو شێوازەی تێدا زەق کرایەوە کە پێشێلی هەموو ئەو یاسا بەرکارانە کرا کە لە هەرێمی کوردستاندا کاریان پێ دەکرێت. نۆزدەی ئاب بەڕای من دانیشتێکی یاسایی و ئاسایی پەرلەمانی کوردستان بوو کە کۆبوونەوەکە بۆ گفتوگۆ بوو لەسەر هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم دوای ئەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم لە نۆزدەی ئابدا کۆتایی پێدەهات و پێشتریش ئێمە هەوڵماندا کە بەڕێگەی دەستور و بەڕێگەی هەڵبژاردن بۆ سەرۆکی هەرێم ئەم پرسە چارەسەرکەین، بەڵام بەداخەوە لە هەردوو ڕێگاکە هەوڵەکان شکستیان هێنا، بۆیە دەستمان برد بۆ ڕێگەی سێەم کە ئەویش هەمواری یاساکە بوو تاوەکو لە ناو پەرلەمانەوە سەرۆکێک بۆ هەرێمی کوردستان هەڵبژێرین. لە هەموو دنیادا پرسە سیاسی جۆر بە جۆرەکان لە ڕێگەی یاساوە پەرلەمانەکان چارەسەری دەکەن، بۆیە ئێمە نۆزدەی ئاب درێژکراوە و تاواکاری کۆبوونەوەی 23 حوزەیران بوو کە تیایداخێنەوە یەکەممان بۆ یاساکە کرد، دوای ئەوەی بە فلتەری لیژنەی قانونیات تێپەڕی لە نۆزدەی ئابا کۆبوونەوەی دۆممان بۆ کرد، بەڵام ئەوە بوو شەوی ڕابردووتر بەهۆی ئەوەی حیزبەکان لەگەڵ نەتەوە یەکگرتوەکان و بەریتانی و ئەمریکیەکان لە کۆبوونەوەیکی درۆ درێژا بوون بڕیاری دواخستنی جەلسەکەیان وەرگرتە بوو، بەڵام هەڵەکە لەوەدا بوو کە هیچ ئەندام پەرلەمانێک بەشداری ئەو جەلسەیە نەبوو و سەرۆک فراکسیۆنەکان داوەت نەکرابوون. ئەگەر بەهاتایە سەرۆک فراکسیۆنەکان لە کۆبوونەوەکەی هۆڵی سەعەد عەبدوڵڵا دابوونایە یاخود ئەو کۆبوونەوەی بە فەرمی نووسراوێکی ئاراستەی پەرلەمانی کوردستان کرایە، لەوانەیە هەڵوێستێکی جیاوازتر وەربگیرایە. لەسەر دانیشتنی نۆزدەی ئابی پەرلەمانی کوردستان ئێمە قسەیەکمان کردو هەمیشە دووبارەی دەکەینەوە کە ئەو دانیشتنێکی یاسایی و ئاسایی بوو، بەڵام گرنگەکەی لە چیدا بوو؟ خۆمان دەزانین ویلایەتی سەرۆکی هەرێمی ئەو کات کە لە 30 حوزەیرانی 2013 کەواتە 2 ساڵ پێش ئەو کاتیش هەر بە نایاسایی درێژکرابەوە لە پەرلەمانی کوردستان، لە نۆزدەی ئابدا ئەو ویلایەتە درێژکراوەش کۆتایی پێداهات بۆ ئەوەی هەرێمی کوردستان نەکەوێتە فەراغی یاسایی و بەتایبەتی پۆستی سەرۆکی هەرێم کە پۆستێک بێت لە بۆشایی یاسایی و لە ناشەرعیەتدا درێژێ پێ بدرێ بۆ هەیبەتی هەرێمی کوردستان بۆ تەجروبەکەمان
شتێکی باش نابێ و زیانیشی دەبێ. بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان بێگومان لە ڕێگای حزبەکانمانەوە کە لە پەرلەمانی کوردستان ئەم مەسەلە چارەسەر بکرێت، چونکە مەسەلەیەکی بەشی هەرە گەورەی ئەم مەسەلەیەکی یاسایی دەبێت بە یاسایی چارەسەر بکرێت. لەو ڕوانگەوە سەرۆکایەتی پەرلەمان ئێمە فراکسیۆنەکان زۆر قسەمان لەگەڵ فراکسیۆنی پارتیش کرد کە ئەوانش با پرۆژە و دید و ڕوئیا و پێشنیازی خۆیان بێنن و سەرۆکایەتی هەرێم چەند مانگێک کە چەند هەفتەیەک کە چەند ڕۆژێشتر کۆتایی پێدێ ئەو پۆسەش لای پارتی دیموکراتی کوردستانە 2 ساڵش لەوە و پێشتریش هەر درێژ کرابەوە بە نایاسایی. بۆیە زۆر داوە لە فراکسیۆنی پارتی و داوا لە پارتی دیموکراتی کوردستانیش وەکو حزب کرا کە ئێوە پرۆژە و دیدی خۆتان بێنن، بەڵام بەداخۆ بۆ یاریکردن بەکات و بۆ نەبوونی هیچ پرۆژەیەشی دیاریکراو بۆ ئەو مەسەلەیە، چونکەوان لەوانەیە هەر لە سەرەتاوە حەزیان لەوە ببێ حزبەکان بۆ پارتی و بۆ سەرۆکی هەرێمی درێژکەنەوە. ئەو سەردەمی سی حوزیرانە بەسەر چوو، ئەوە سەردەمێک بوو کاتی خۆی تەپەڕێنرا بۆ سومعی هەرێمی کوردستانیش باش نەبوو ئەو کاتە، بەڵام ئێستا دە سی حوزیران ینی دووبارەکردنەوەی ئێمە پێشتر ڕاماگەیاندوو، یعنی ئێمە ناچینە ژێرباری 1 سەعاتی درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێمیش بەناقانونی. بۆیە لەو ڕوانگەیەوە زۆر داوامان لە فراکسیۆنی پارتی و داوا لە پارتیش کراوەکو حزب سەرنج و پرۆژە و ڕوئیای خۆی بێنێ بەداخۆ نەهێنا، بەڵام کە نەهێنا خۆ ئێمە چاوەڕێی پارتیش ناکەن. پارتیش حزبێکە لە حزبەکانی هەرێمی کوردستان 38 کورسیە لە پەرلەمان، بۆیە کە ئەو نەهێنا خۆ پەرلەمان دەسەوەستان ناوەستی هەموو فراکسیۆنەکان تەسلیمی ئیرادەی ئەوان بین. بۆیە ئێمە وەکو کاری پیشەیی کاری یاسایی وەکو مراعاتکردنی وەزعی سیاسیش بۆی وەزعی سیاسی لە هەرێمی کوردستان تێک نەچێ و ئیستقرار هەبێ و بەردەوامیش بێ، ئێمە لە 23 حوزێران دانیشتنمان کرد بۆ خوێندنەوە یەکەم لە 19 ئاپیش دانیشتنەکەمە هەر کرد، بەداخەوە لە 19 ئاپ نیسابەکە تاو نەبوو کە بەداخەوە پارتی زۆر سەغڵەت بوو، فراکسیۆنەکەیان زۆر سەغڵەت بوو لە 19 ئاپ کە نەدەبایە ئەوەندە سەغڵەت بێت. 2000 دانیشتنێکی پەرلەمانە، ئەو پەرلەمانی کە بە خەبات و قوربانیدانی چەندین شەهید و قوربانیدانی سەرجەم چین و توێژەکانی ئەم گەلەکەمان بوو پێشمەرگە قارەمانەکان ئەم ئەزمونەمان و بەتایبەتی پەرلەمانەکە دروست کراوە. بۆیە ئەو پەرلەمانە ئیشێکی کردو ئیش خۆی بووە، بەڵام بەداخەوە دەبینین دوای ئەوە کاردانەوەی پارتی کاردانەوەیکی زۆر خراپ بوو. ئەوەی ئێمە ناوە لێ ناوە کودەتای کرد بەسەر پەرلەمانی کوردستان، ڕێگری کرد لە سەرۆکی پەرلەمان، هەتا وەزیرەکانی بستنەوەی گۆڕانی دوورخستەوە، کەواتە عەقڵێتی حزب زۆر زاڵ بوو لەم مەسەلەیە. خۆی ئەوەی کە زۆر بە جددی تەماشە بکاتن حزب ئێمە لە ڕابردوو شەرگوتومانە حزب لە هەموو کایەکانی سیاسەتکردندا دەستی هەبووەوە ڕێگر بووە لەوەی کە دام و دەستگاکان بەکاری شەرعی خۆیان هەڵبستن و بە ئەرچی خۆیان هەڵبستن و ئەوە بوو کە لە دوای 19 ئابدا حزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان هەنگاوێکی چاوەڕوان نەکراو کە بەڕاستی خەڵک تەسەوری نەدەکرد کە حزب ئەو جورئەتەی بێتن بتوانێتن پەرلەمانی کوردستان تاعتیل بکاتن وەڕێ لە سەرۆکی پەرلەمان بگرێتن کە هەڵبژێردراوی خەڵکی هەرێمی کوردستانە. لەبەرەوەی کاتێک کە ئەو لایەنە سیاسیانە دادەنیشن کۆ دەبنەوە بە یەکەم هەنگاو من بە بێڕێزی دەزانم بەرامبەر بە پەرلەمانی کوردستان و بەرامبەر بە نوێنەرانی خەڵک کە خەڵک متمانەی پێداون کە نوێنەری پەرلەمانی کوردستانیان لەگەڵدانیە بۆ تاوتوێکردنی بابەتێک کە ئەو بابەتە لە ئەلفەوە تایای پەیوەستە بە پەرلەمانی کوردستان و پەیوەستە بە ئەوەی کە پەرلەمانی کوردستان یاسای بۆ دەربکاتن، چونکە یاسای سەرۆکایەتی یانەوەتە سەرۆکی هەرێمی ئەو کاتە لە ڕووی یاساییەوە کۆتایی بە ماوەکەی هاتبوو. ئەگەر هاتبا و نوێنەرانی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی سەرۆکی فراکسیۆنەکان بەشداریان پێکرابایە قەنەعەتم وایە دەرچەیەکی یاسایی دەدۆزرایەوە و ئەو وەزعە بەو ئاقارەی نەدەبرا و حزب نەدەبۆ هەمەکارە و حزب نەدەبۆ ئەوەی کە وەزعی هەرێمی کوردستان بەو ئاقارە بگەێنێ کە ئێستانە کە پەڵەیەکی ڕەشە لە سیاسەتکردن لە هەرێمی کوردستانداوە ئێستاش نەتیجەکەی دەبینن کە هەر شوێنێکی کە ڕووی تێدەکەن کە کاریان بە پەرلەمانە ڕوو لە پەرلەمانەکانی دیکەن دەڵێن کاکە پەرلەمانی خۆتان تاعتیل کردووە و وەهانا بۆ ئێمە دێنن کە ئەتوانم بڵێم بە هیچ هەنگاوێک بە هیچ هەڵوێستێک ناتوانن ئەو پەڵە ڕەشەیە بسڕنەوە لە مێژووی سیاسەتکردنی خۆیاندا.
بەڕای من ئەوەی کە لە 2 ساڵی ڕابردووە ڕووی داوە فعلا بریتی بوو لە سەپاندنی ئیرادەیەکی حیزبی بەسەر پەرلەمانی کوردستانە کە دەسەڵاتدارانی ئێمە پەرلەمانێکی ئەکتیڤ و کارا چاودێر بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنیان نایە بەڵکو پەرلەمانێکیان ئەوێکە شەرعیەتدا بە بڕیارە حیزبیەکانی ئەوان و پەرلەمانی کوردستان تەنها بۆ دیکۆر و ڕواڵەتە ئەگینا پەرلەمانی کوردستان مافی خۆیەتی کە هەموو پرسە چارە نووسازەکان لە ناو هۆڵی پەرلەمانی کوردستانە کە نوێنەرایەتی گەل دەکات لەوێدا یەکلای بکرێتەوانێ و ئەم پرسی سەرۆکایەتی هەرێم 3 دەرفەتی گەورەمان خستە بەردەم حیزبەکان کە خۆیان پیان چارەسەر نەکرا. دەرفەتی یەکەم لە خوێندنەوەی یەکەمی یاساکە بۆ خوێندنەوەی دووەم ماوەی 57 ڕۆژ لە 23 حوزەیران بۆ 19 ئاب. دەرفەتی دووەم لە 19 ئاب بۆ 12 تشرینی یەکەم ئەو ڕۆژەی پەرلەمانی کوردستانی تیاپەخرا ئەویش 53 ڕۆژی تر. دەرفەتی سێم لە ڕۆژی پەرخستنی پەرلەمانی کوردستانەوە لە 12 دەی 2015 تا ئەمڕۆ کە من قسە بۆ جەنابتان دەکەم ئەوە نزیکی ساڵێک و 9 مانگە خێرە ئەم حیزبانە ناگەن بە چارەسەر ئەوە پەرلەمان نەیتوانی نیان هێشت ئەو پرسە چارەسەرکە ئەی بۆ حیزبەکان ناگەن بەڕێکەوتنێک کەواتە ئەو ئیرادە حیزبیە لە ناو خۆی خۆشیانە نیانتوانیوە چوارچێوەیەکی سیاسی بۆ چارەسەری پرسە سیاسی و ئابوودەکان دابنێن لە کۆبوونەوەی حیزبەکانە نەبە خۆیان کرا و نەهێشیشیان پەرلەمانی کوردستان بە ڕێگەی یاسای خۆی ئەو پرسە چارەسەرکە. عقلەتی حزب هەمیشە لە ئێستادا باوەڕی بەوە نەهێناوە کە پەرلەمان باڵاترین دەستگای یاسادانانە لەو هەرێمە دەبێت کێشە یاساییەکان پەرلەمانی کوردستان چارەسەریکە بەڵام کە عقلەتی حزبیش زاڵ دەبێت ئەمە دیدی پارتی بووە بەڵام دیدی ئێمە جیاوازە ئێمە پێمان وایە خەباتی مەدەنی خەباتی پەرلەمانی خەباتێکە کۆمەڵگەکەمان ئەزمونونەکەمان حکومڕانیەکەمان پرۆسەی سیاسیەکەمان لە هەرێمی کوردستان بەرەو پێش دەبا بۆ خەڵکی کوردستان بۆ دەوڵەتانی ناوچەکە بۆ مجتەمەعی نێودەوڵەتی بۆی بزانی هەرێمی کوردستان وردە وردە لە سەردەستی هەموو حزبەکانیان دەستی بەشێک لە سەردەستی بەشێک لە حزبەکان کوردستان بەرەو پێشەوە دەچێت لەو ڕوانگەوە ئێمە ئێستا شەر پێمان وایە ئەم کێشانەی کە پارتی دیموکراتی کوردستان ئەو کاردانەوە خراپانی لەسەری هەبوو کە خۆشی پارتی زەرەری کردووس پەرلەمانەکەش زەرەری کردو لەو قەیرانە گەورانی قەیرانی دارایی قەیرانی شەڕی داعش کۆمەڵێک ئەو ئاڵ و گۆڕانەی ئەوە گۆڕانکارانەی لە ناوچەکەەوە خەریکە سەر هەڵدەدەن و ئەوانە زەرەری کردووەوانە بۆیە دوازار دەبێت پەرلەمانی کوردستان ئەو شوێنە بێ بۆ یەکلاکردنەوەی پرسە یاساییەکان بەڵێ ڕۆڵە حزبەکان زۆر گرنگە دوازار فراکسیۆنەکانیشمان نوێنەری حزبەکانمانین بۆیە ئێمە لە ڕێگای حزبەکانمانەوە پرۆژە و ڕوئیای خۆمان بۆ هەر پرسێکی یاسایی یان سیاسی لە پەرلەمانی کوردستان دەخەینە ڕوو بەڵام دوازار لە ڕێی حزبەکانەوە ئەم پەرلەمانە ئەم مؤسسەسێ دەبێت کارەکانێک لا بکاتەوە بەڵام دیارە پارتی دیموکراتی کوردستان هێشتا قەنەعەتی بەوە نەهاتووە کە پەرلەمانی کوردستان ئەو ڕۆڵە گرنگەی هەیە بۆ ئێستا دەبینین بەرەو 2 ساڵ دەچێت هەرێمی کوردستان لە فەراغی یاسایی لە بۆشایی یاسایی سەرۆکایەتی هەرێمدا دەژێت. نۆزدەی ئاب توانم بڵێم پێشەوەی کە پەرلەمان تەعتیل بکرێتن پەرلەمان ئەکتیڤ بوو و ئیشوکارەکانی خۆی زۆر بە جددی دەکرد و بە دوواداچوونی دەکرد بۆ ئیشوکارەکانی حکوومەت لێپرسینەوەی دەکرد لە وەزیرەکانی بانگێش دەکرد بۆ پەرلەمانی کوردستان و کاتێک کە پەرلەمان هەبوو ئەوەمان لەبیر نەچێتن کە حکوومەت دوو موچەی خەڵکی هەرێمی کوردستان قەرزدار بوو بەڵام لە دوای پەکخستنی پەرلەمانی کوردستان ئێستا حکوومەت 7 موچەی خەڵکی هەرێمی کوردستان قەرزدارە و بەو نیوە موچەی کە وەکو قوتی لایەموت دەیداتن ئێستانەکە و دەیە چەندان دام و دەستگای گرنگ و هەستیار لە هەرێمی کوردستان لە ڕووی یاساییەوە کۆتاییان پێهاتوە شەرعیەتیان نەماوە جا هەم لە سەرۆکایەتی هەرێمەوە بگرە هەن لە دەستەی نەزاهەوە بگرە لە بەشێکی زۆر لەو دەستانەی دیکە کە پێویست دەکاتن کە پەرلەمانی کوردستان لە خەت بێ لە هەمووشی گرنگتر ئەو مەسەلەی ریفراندۆم کە دەبووە پەرلەمانی کوردستان تاکە مەرجەعێک باە بۆ ئەوەی کە یاسای بۆ دەرکاتن بۆ ئەوەی کە هەموو لایەنە سیاسیەکان کۆبکاتەوە و پێکەوە هەنگاو باوێن بۆ بەدەوڵەتکردنی هەرێمی کوردستان
ئەتوانم بڵێم ئەو دەرهاویشتانەی کە پەرلەمان تاعتیل کرا ئەو سلبیاتانەی کە لە دوای خۆی بەجێهێشتوون ئەوە حزب سالاری و دەسەڵاتی حزبی تێدا زەق بۆتەوە لەبەرەوەش تەماشە دەکەین ڕۆژ بە ڕۆژ وەزعی هەرێمی کوردستان بەرەو خراپتر دەچێتن وەزعی هەرێمی کوردستان خەڵک زیاتر و زیاتر بێ ئومێد دەکات. زۆر جار ئەو پرسیارە دەکرێت کە ئایا ئەمە دۆخەی ئەمڕۆی کوردستان بەرەنجامی کۆبوونەوەکەی 19 ئاب بوو. من پێم وایە ڕاستە لایەکەوە پەرلەمانی کوردستان ویستی دەست بەرێ بۆ چارەسەری پرسی سەرۆکایەتی هەرێم، بەڵام پێشتر ئەم داخوقینە لە پەرلەمانی کوردستان هەبوو، چونکە پەرلەمانی کوردستان پەرلەمانێکی ئەکتیڤ بوو، خولێکی کارا بوو و بەجددی ئەیویست چاوەدێری دەسەڵاتی جێبەجێکردن کە و دەستی بردبوو هەمواری پێڕەوی ناوخۆ کە پێڕەوی ناوخۆ ئەو چوارچێوەیە بوو کە لە ڕابردووە کێشرا بوو کە کۆتوبەندی پەرلەمانتارانی کردهبوو. بۆیە ئێمە بە هەموارکردنەوەی پێڕەوی ناوخۆ دەستی پەرلەمانمان ئاوەڵاتر دەکرد بۆ ئەوەی کە لە ڕووی ڕقابی و چاودێریکردنەوە بە ڕۆڵی خۆی هەڵسێ و ئەو یاسا گرنگانی لە مخولەدا دەرچوون، وەکو یاسای بودجەی حیزبەکان کە کۆتایی بە بێسەر و بەردووی و پاشاگردیانە هێنا کە بودجەکان بە پێی مەیلی حیزبەکان و نزیکی حیزبەکان لە حیزبە دەسەڵاتدارەکانەوە دابەش بکرێ و هەروەها یاسای سندوقی داهاتەکانی نەوت و گاز کە یاسایەکی زۆر گرنگ بوو کە شەفافیەتی نەوتی چارەسەرە کرد بەداخەوە بەهۆی هەموو ئەمانەوە پەرلەمانی کوردستان پەخرا. بۆیە لە 19 ئابەوە تاوەکو ئێستا دۆخێکی ناسەقامگیر هاتوتە ئاراوە، نەک هەر قەیرانە سیاسەکە قوڵ بۆتەوانە بە پەخستنی پەرلەمانی کوردستان، بەڵکو بە شوێن خۆیدا بۆ سزادانی هێزە سیاسەکان و پەرلەمانی کوردستان و خەڵکی کوردستان قەیرانی ئابووریش دروست کرا کە قەیرانی ئابووری قەیرانێکی دروست کراوە بەڵکو عقوبەی خەڵکی کوردستان و هێز و لایەنە سیاسەکان و پەرلەمانتارانی پێ ئەدرێ ئەجینا لە ئێستادا داهاتەکانی خەڵکی کوردستان، داهاتی حکومەتی هەرێمی کوردستان بایی ئەوەیە کە موچەی هاوڵاتیان لە کاتی خۆی دابا. بۆیە لە 19 ئاب بۆ تاوەکو ئێستا ئەتوانین بڵین ئێمە لە بەردەم دووڕیانێکدان کە زیاتر بەرەو داڕمانی بردوون، زیاتر بەرەو ناسەقامگیری سیاسی بردوین، زیاتر بەرەو قوڵبوونەوەی کێشە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتەکانی بردوین و بەداخەوە لەسەر ئاستی فەزای گشتی بێمتمانەی بێهیوایی پەخستنی دام و دەستگاکانی هێناوەتە ئاراوە و کۆی ئەزمموی حکومڕانی ئێمە خسۆتە ژێر پرسیارەوە لەک لە ناوخۆی هەرێمدا متمانی هاوڵاتیان بەرامبەر بە حکومڕانەکان لاواز بە بەڵکو لە بەردەم دنیای دەرەوەش سومعی میلەتەکەمان لە کەدار بووە لە دنیای نییە کە وڵاتێک بەرەو پرسی سەر بەخۆی و ڕیفراندۆم بڕوا بەڵام دەرگای پەرلەمانەکەی قوفڵ درابێ و حکوومەتەکەی نیوە ئیفلیج بێ و هێزە سیاسەکان لە ئەو پەڕی بێمتمانەی دابن و کارێک نەکرابێت کە دڵی خەڵک خۆش بکرێ بۆ ئەوەی کە بە حەیەویەت و گوڕوتین و حەماسە وەکو یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بڕاتە بەردەم سنووقەکانی دەنگدان کەواتە هەم لەسەر ئاستی سیاسی، لەسەر ئاستی ئابووری، لەسەر ئاستی کۆمەڵایەتی و لەسەر ئاستی دەرونی هاوڵاتیانی کوردستان هەموو ئەم قەیرانانە لە دوای پاخستنی پەرلەمانی کوردستان و لە 19 ئاب بەدواوە هاتوونەتە ئاراوە. و بەداخەوە ئێمە پێشترش ڕاماگەیاندووە بەشەشی زۆری ئەو قەیران و کێشانەی تریش کە دوای ئەم دۆخە دوای بۆشایی یاسای سەرۆکایەتی هەرێم و تەواوبوونی ویلایەتێکی سەری هەڵدا بەشێکیان ئەگەر هەمووشی نەبێ دروستکراوی قەیرانی سەرۆکایەتی هەرێم بوون بۆی بە قەیرانی تر کێشە سیاسیەکان داپۆشن، بە قەیرانی تر کێشی سەرۆکایەتی هەرێم لە بیری خەڵک ببەرنەوە. زۆر ویستراوە ئێستاش دەویسترێەوە پیشان بدرێت کە کێشە لە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان ئەگە پەرلەمان کاراکرێت و هەموو کێشەکان چارەسەر دەبن. نەخێر پەخستنی پەرلەمان کێشەی پەرلەمان ئینتا دەرهاوێشتە و نەتیجەی کێشەی سەرۆکایەتی هەرێمە. بۆیە پارتی لە دوای کێشەی سەرۆکایەتی هەرێم هات کۆمەڵە قەیرانی تری دروست کرد بۆ ئەوەی هەموو خەڵکی کوردستان و حزب و لایەنەکان مەشغوڵ بین سەرنجمان بۆ کێشەیەتر ڕابکێشێکە قەیرانی دارایی و سەرۆکایەتی پەرلەمان و خودی پەرلەمانی کوردستانە. بەڵام ئێمە پێشترش ڕاماگەیاندووە دایکی کێشەکان لە هەرێمی کوردستان، کێشەی سەرەکی لە هەرێمی کوردستان، کێشەی سەرۆکایەتی هەرێمە. ئێستاژەوە دووپات دەکەینەوە. بۆیە تەمەنا دەکەین ئەگەر هەر هەوڵێکی ئاساییکردنەوەی پەرلەمانی کوردستان و کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستان بە کۆدەنگی هەموو هێز و لایەنە سیاسیەکان سەربگرێ دەبێ هەنگاوی یەکەمی لە چارەسەرکردنی کێشەی سەرۆکایەتی هەرێم
بخۆی ببینێتەوە چونکە دیسان ئەگە کێشی سەرۆکایەتی هەرێم چارەسەر نەبێ و بەناقانونی بەردەوام بێ ئەی پەرلەمانی کوردستان یاسا بۆ چێ دەرکات کە یاسا دەرەکە بۆ چێ بنێرێ بۆیە ئەمە لەو کاتە دەگەڕێنەوە چوارگۆشە یەکەم چوارگۆشە یەکەمیش چیە بریتە لەوەی کە سەرۆکایەتی هەرێم لە فەراغی یاساییە ئێمەش ئاعتراف بە پۆستێک ناکەین کە لە فەراغی یاساییدا بژێ و ئەگەر هەر هەوڵ و تەقەلایەکیشە بێ بۆەوەی دوور لە کۆدەنجی نیشتمانی و دوور لە ئیستحقاقاتی هەڵبژارنەکانی 2013 کە ئیستحقاقەکان بەدەست هاتبوون و ئەم کابینەی حکوومەتە و ئەم سەرۆکایەتی پەرلەمانی لێ دروستکرا بوو ئەگە هەر هەوڵێکیشە بێ بۆەوەی حزبێک دوو حزب سێ حزب چەند حزبێکی تر بێن ئەو خەریتەی سەرۆکایەتی پەرلەمان و خەریتەی کابینەی حکوومەتێرم بگۆڕن و بیانەوە پەرلەمانی کوردستان کارا بکەنەوە بە ڕوویای خۆیان بۆ پەراوێزخستنی هەندێک حزبلایانی سیاسی تر دەستکاریکردنی سەرۆکایەتی پەرلەمان ئەو هەوڵدان بۆ پەراوێزخستنی هەر حزب و هێزولایەنێکی سیاسی و قیتکردنەوەی یان سەرپێخستنەوەی ئەم دۆخە ئیفلیجە پەکەوتوی پەرلەمانی کوردستان کە کودەدای بەسەر کراوە بەبێ بۆ نمونە بزنەوەی گۆڕان بەبێ کۆمەڵی ئیسلامی و بەبێ ئەگەر کرا هەندێک حەزبی تریش ئەمە درێژەدانە بە کودەتاکە ئەو کودەتایی پارتی بەس پەرلەمانی کردبوو تۆ دێ ئەم کودەتایی بۆ پینەوەپەڕۆ دەکەی بۆ ڕاست دەکەیەوە حزبێکی وەکو بزنەوەی گۆڕان وەکو کۆمەڵی ئیسلامی دەتوێت پەراوێز خەی بێ دەرەوەی پرۆسی پەرلەمانیوانە جا بۆیە هەر هێزولایەنێکی سیاسی بەگەڵ پارتی بکەوێ بۆ مەسەلەیان بێگومان ئەمە ئەگە لە سەرتاشدا بەشدار نەبوو بێ لە کودەتاکەی پارتی بەڵام ئەم زانیان درێژەدانە بە کودەتاکەی پارتی دوا قسەم ئەوەیە تەمەنا دەکەین ئەو جم و جۆڵ و هەوڵانی بۆ ئاساییکردنەوەی دۆخی سیاسی و ئاساییکردنەوەی پەرلەمانی کوردستان دەستی پێکردووە بە چارەسەرکردنی کێشەی سەرۆکایەتی هەرێم دەست پێ بکات چونکە ئەو کێشە سەرچەکەیە دوای ئەوە بپرژێنە سەر بژێوی خەڵک هەمومان دەزانین ئێستا خەڵکی کوردستان لەلایەن ئەم دەسەڵاتەوە غەدرێکی زۆری لێکراوە زوڵمێکی زۆری لێکراوە قوتی بردراوە مەعاشی بردراوە بەشکم شانبەشانی سەرۆکایەتی هەرێمیش و ئاساییبوونەوە دۆخی هەرێمی کوردستان ئەولەویەتی هەمومان کاری لە پێشینەی هەمومان ببێتە ئەوەی معاشی خەڵک بژێوی خەڵک چاکەین و شەفافیەتیش لە فرۆشتنی نەوت و داهاتەکەی و لە داهاتی ناوخۆ بێنی نەدی خۆمان دەزانین بە ناوی قدانەوەی قەرز و بە ناوی هەرزانبوون و گرانبوونی نەوت زۆر پارەیان لە ملەتە بڕی و لە خەڵکی کوردستان بڕی بەشکەم ئەم جارە ئەگەر دۆخەکە ئاسایی بۆ پەرلەمانی کوردستان دەستی بەکارەکانی کردەوە بتوانین معیشەتی خەڵکی چاکەین.